ئەمە گوندی کەژەکە لە سنووری برادۆست. دانیشتوانی ئەم گوندە بەرووبوومی وەرزی هاوین و پاییز بۆ وەرزی زستان و کاتی بەفر و باران هەڵدەگرن. ئەم کەپرا دروست کراوە بە گەڵای دارمازی و داربەڕوو بۆ ئەوەی هەرمەی تیا هەڵبگیرێت. ئەو بەرەبوومە ئەو کرۆسکانە سەری مانجیدە خەلاسە بی لێیانەکەینەوە بەرەبوومەکە هەوسار زۆر باش نەبوو بەس باشە لە خۆی پەزیات ئەوەندە شان هەبوون ئێجا لێکێن و کە پەشی ئەو هەلۆ دروست دەکەین بە چروی نابی نالون شتوە نێزی ببی ئەمە ئەڕزن نابی کول ببن ئەجا بەکە پێ بارانە نوێ بکەی جوانترە بن هەندی بارانە بکەی ئەوان جوانترە بن. تا هەتا 5 مانگە ئەمین و هەتا مانجی بوارێ مانجی پاشی نەورۆزە ئەمین و لێگەوە بەستەڕێ نەکەون تەناو چروی بکەین تەناو چروی بکەین چروش بینینەوە سەرێ ئەوانێ بێنە هرمی ئینە دیکەش نەو عشیرکەنە بێنە سێو هرمی زا سێو هرمی لەو هرمیانە خۆشترن. گوندی کەژەک یەکێکە لەو گوندانەی لە وەرزی زستاندا بەفرێکی زۆری لێدەبارێت چونکە کەوتۆتە دامێنی چیای حەسەنبەگ و گۆشینە. ئەو گوندە زستانان بەفرێکی زۆر لێدەبارێ کە تیتە بناری چیایی حەسەنبەگ و بناری چیای گۆشینە گوندێکی بەرفراوانە لە وەرزی هاوین و زستاندا جیازیە لەگەڵ هەموو گوندەکانی تر هاوینان زیاتر بە کشت و کاڵ و ئەوانە زیاتر مشغوڵین زۆر بە پیت و بۆرەکەتە. زۆرن ئەو بەرووبوومانەی لە وەرزی هاوین و شک دەکرێن بۆ وەرزی زستان بەڵام هەڵگرتنی هەرمێ و کرۆسک جیاوازە جاری وا هەیە تا 4 مانگ ئەم بەرووبوومە هەڵدەگیرێت لەژێر گەڵایدار تا زیاتریش بمێنێتەوە تام و بۆنەکیان خۆشتر دەبێت. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست.